داواکاری زۆر بەتان پێداچینەوە یونیتی F ئەەکەین کە چاپتەری 12 لەخۆ ئەگرێت و بە زمانی کوردیش ئەمڕۆ شەرحەکەم بۆی دڵنیابمەوە کە هەمووتان تێگەشتون و هیچ ئاڵۆزیەک لە بابەتەکەیان نەمێنە. یونیتی Fمان بابەتی کیمیایە، کیمیستریە، بۆیە ئەم دوو چاپتەرە زۆر مهمە بۆ تۆ کە تێبگەی کیمیا چییە و چۆن ئیشی پێ ئەکرێت. اوکی. زۆر چاکە. سەرەتا یەکەم سێکشنمان لە چاپتەری 12 باسی ئەلکترۆن و بۆندە کیمیاییەکانەکەمە زۆر مهمە بۆی کە تۆ لەوە تێبگەی مادە بۆچی ئەم ڕەفتارەی هەیە، بۆچی ئەم تایبەتمەندیانەی هەیە. بێگومان هەر هەمووی پەیوەندی بە بۆندە کیمیاییەکانەوە هەیە. سەرەتا بەوە دەست پێ یەکەم کە هەموو مادەکانی چواردەورە لە بچووکترین یەکە پێک هاتووە کە ئەو یەکەیەش ئەتۆمە، وەکو لێرە لەم ڕسمەیە دامناوە بۆت. ئەمە وەختی خۆی زانایەک بەناوی نایلز بۆر هات ئەم مۆدڵەی بۆ ئەتۆمەکاندانا کەوتی ئەتۆمەکان لە چی پێک هاتوون؟ ئەتۆمەکان لە پرۆتۆن و نیوترۆن و ئلکترۆن پێک هاتوون کە بە دەوری ناوکەکە ئاسوورێتەوە. لێرەیە کە بۆ وێنە کردووی ئەم سوورە ناوکەکەیە P لەگەڵ N، P ئاماژەیە بە پرۆتۆن، N ئاماژەیە بە نیوترۆن. ئەو ئیشکە بە دەوری ناوکەکە ئەسوورێتەوە ئلکترۆنە. لێرەیە ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکان کە ئەکەونە ناو ئلکترۆنەکان با بڵین هەر ئەتۆمێک و بە پێی خۆی ژمارەیەکی هەیە. بەڵام ئەبێ و بزانین کە پرۆتۆنەکان بارگەی موجەبیان وەرگرتووە لە کاتێکا نیوترۆنەکان هیچ بارگەیەکیان نییە. ئلکترۆنەکانیش بارگەی سالبیان وەرگرتووە، نەگەتیڤیان وەرگرتووە. ئەمە بۆچی بەکارهێنم ئەم زانیاریە؟ بۆچی مەبزانم پرۆتۆن پۆزیتیڤە، ئلکترۆن نەگەتیڤە؟ بۆچی ئەم زانیاریەم پێویستە؟ ئەوە لە داهاتووە باسێکین کە باسی ئایۆنێک بۆندەکان و جۆنێتی دروستبوونی ئایۆنەکانەکەی زۆر گرنگە کە بزانم من پرۆتۆنەکەم پۆزیتیڤە و ئلکترۆنەکەم نێگەتیڤە. وەکوتمان مادەکان لە ئەتۆم پێک هاتووە. لێرەیە تەنها نمونە یەک ئەتۆمم پیشان ناوی، مۆدڵی یەک ئەتۆمم پیشان ناوی، بەڵام ئێمە زانین مادەکان زۆر لەوە گەورەترن. کۆمەڵە ئەتۆم بەیەکەوە یەک ئەگرێت و مادەیەکی گەورە بۆ دروست دەکات. بەچی یەک ئەگرن؟ بە بۆندێکی کیمیایی. باشە، کێمیکڵ بۆند. ئێستا و بۆندە کیمیایانە چییە؟ بەهۆی چیوە دروستە بێت؟ بۆندەکان عادەتەن بەهۆی ئلکترۆنەوە دروست بێت. کاتە ئلکترۆن لێرە دەورێکی زۆر گەورەم بۆ ئەگەڕێ بۆەوەی کە بۆندەکان دروست بکە. لێرەیە لە مۆدێڵەیە کە ئەیبینی سەرەکەی ئلکترۆن لە ئەم خەتە سەوزانە کە بۆم کردووە، ئەمە پێی وترێت in level of energy. level of energy چییە؟ level of energy ئەو ڕاڕەوەیان ئەو ڕێگەیە کە ئلکترۆنەکان لەسەری ئەڕواوەک و جادەیەک وایە و ئەم بەسەر و جادەیە ڕێەکە. و بێگومان لەبەرەوەی ئەمە تەنها مۆدێڵێکی سادەیە بۆیە بەم جۆرەیە، ئەگەرنا خۆی ئەتۆمەکان شێوازەکان بەم جۆرە نییە، بەڵکو ئاواهێن. ئەمەی کە لێرەیە دامناوە مۆدێڵەکە بۆ ئەتۆمێک کە سێ لیڤڵی ئینەرژیم بۆ داناوە، ئەکرێ زیاتریش بێت ئیتر بەپێی ئلکترۆنەکانە. لێرەیە ئەوەی کە گرنگە بەلامەوە ئەوەیە کە چۆن ئلکترۆنەکان دابەش بوون بەسەر لیڤڵی ئینەرژیەکەیان. وەکوە بینیم لە لیڤڵی یەکەمە تەنها جێگەی 2 ئلکترۆن ئەبێتەوە. ئەمە چییە ئەم جێگەی 2 ئلکترۆن ئەبێتەوە؟ ئەمە وەکو کورسێک وایە لە ڕیزی پێشەوە تەنها 2 کورسی دانراوە، تەنها 2 کەس بۆی هەیە دابنیشت. لە حاڵەتی ئەتۆمەکەیە کەس نییە کە دانیش، ئلکترۆنەکانن کە لەویا دانیشن. ئەگەر هاتو 3 ئلکترۆنم هەبێت تەنها دوانیان بۆی هەیە لە ڕیزی پێشەوە دابنیشت، چونکە تەنها 2 کورسیم هەیە لە پێشەوە. لە لیڤڵی دووەمە سێرەکەی 6 کورسیت هەیە. باشە، کەواتە 6 ئلکترۆن بۆی هەیە ئەو یا پڕکاتەوە ببێ بە 7 نایە لەو یادانیشێ ئەچێتە لیڤڵی دوای ئەوەوە. ببوورە ئەمەیان 8 ئلکترۆنە نەک 6. دووبارە لیڤڵی دوای ئەو 8 ئلکترۆنە کە دامناوەتەوە، چونکە تەنها ئەمە بۆ قۆناغی ئەوە داوا کراوە. ئەگەر هاتوو بمەوێ ئەم ئلکترۆنانە
دابەش بکەم بەسەر ئەتۆمەکەی چۆن دابەشی ئەەکەم لێرەیان نمونەی ئەتۆمی کلۆرینم بۆ هێناوی کە 7 ئەلکترۆن لە خۆی ئەگرێت. ئێستا ئەوەی کە لەسەر منە ئەوەیە کە ئەم 7 ئەلکترۆنە بخەمە ناو لیڤڵی ئینێرجەکانەوە چۆن دایان ئەنێم بە یەکەم لیڤڵ دەست پێ یەکەم 1 2 کورسەکە پڕ بوو ناتوانم ئەلکترۆنی کە لەم لیڤڵا دانێم ئەبێ بچمە سەر لیڤڵی دوای ئەوە 3 4 5 6 7 8 9 10 بەم شێوەیە لیڤڵی دووەمیشم پڕ کردەوە. تا ئێستا 2 ئەلکترۆنم داناوە من 7 ئەلکترۆنی کەم ماوە ئەبێ بیان خەمە کوێ بێگومان لیڤڵی دوای ئەو 1 2 3 4 5 6 7 ئەگەر سێرکەی کورسێکیان بە بەتاڵی ئەمێنێتەوە ئەوە پێویست ناکاپڕی بکەیتەوە لێرەیە هیچ کێشەیەکە نییە بەم جۆرە من ئەلکترۆنەکانم لە کلۆرینا باش کرد بەسەر لیڤڵەکانیەوە. لێرەیە کۆتا قۆناغیان با بڵێم کۆتا لیڤڵ پێوترێت کۆڤەیلنت یعنی کۆتا دانەیە. کۆڤەیلنت بۆندی کلۆرین چییە؟ Oh no, not again! کۆڤەیلنت بۆند ژمارەی هەموو ئەلکترۆنانەیە کە لە کۆتا لیڤڵ ئینێرژیایە. لێرە کلۆرین کۆتا لیڤڵی 1 2 3 دانەیە چەند ئەلکترۆنی تایە 1 2 3 4 5 6 7 کاتاڵم کۆڤەیلنت ئەلکترۆنەکانی کلۆرین یەکسانە بە 7 چونکە تەنها 7 ئەلکترۆنی تایە. ئەمە تا ئێرە تەنها باسی مۆدڵی ئەتۆم کردووە و باسیەوەم کردووە کە چۆن ئەلکترۆنەکان لە دەوری نوکلەسە دابەش بوون. ئەین تا ئێستا هیچ شتێکی وات نەخوێندووە. من لێرەیە لەم سێکشنە تەنها ئەوەنم بە گرنگ زانیوە لەبەر ئەوە سێکشنەکە بەجێ هێڵم لێرەوە. وەکوتم ئەمەی تا ئێستا خوێندوتە تەنها زانیاریەکی سەرەتایی بۆ تێگەشتن لە بابەتیکە. لە سێکشنی دووە باسی یەکێ لە کێمیکەڵ بۆندەکانەکە چونکە کێمیکەڵ بۆندەکان زۆر گرنگە ئەو پێت ئەڵێکە ئەم مادەیە چۆن تەسەڕوفات ئەکا ڕەفتاری چۆنە تێبیعەتی چۆنە بۆچی باشە بۆچی خراپە. لێرەیە کێمیکەڵ بۆندەکانمان هەیە لە سێکشنی دوو سێکشنی سێشە ڕاستەکەی سێ جۆری کێمیکەڵ بۆندە هەیەەوە ئایۆنیک بۆند کۆڤەیلنت بۆند لەگەڵ میتالک بۆند باشە لێرەیاتۆ سێ جۆری کێمیکەڵ بۆندە هەیە. من زۆر بە خێرایی جیاوازی هەرێکێکیانت پێ ئەڵم سەرەتا بە ئایۆنیک بۆند دەست پێ یەکەم کە سێکشنی دوو هەمووی بە کاملی باسی ئایۆنیک بۆندە بۆکە. لە ئایۆنیک بۆندە تۆ یەکشت بزانە وشەی ئایۆن ببوورە غەڵەتم سپێڵ کرد ئەوە بۆ وشەی ئایۆن یعنی چی ئایۆن؟ یعنی ئەو ئەتۆمە بارگەی هەیە چاچی هەیە پۆزیتیڤە یان نێگەتیڤە. چ کاتێک پۆزیتیڤ و نێگەتیڤە بێت بیرتەکە مۆدەڵەکەی ئەتۆمم پیشان نای لێرەیە پێم وتی ئەگەر هات و ژمارەی پرۆتۆنەکانی زیاتر بێت ئەوە ئەم ئەتۆمە چارجی پرۆتۆن وەرەگرێت. ئەمە وتمان پرۆتۆن چارجەکەی چییە؟ پۆزیتیڤە ئەلکترۆن چارجەکەی نێگەتیڤە. ئەگەر هات و پرۆتۆنەکانی زیاتر بوو لە ئەلکترۆنەکانی ئەو کاتەم ئەتۆمە چارجی پرۆتۆنەکە وەرەگرێت و ئەبێت بە پۆزیتیڤ. ئەگەر هات و ژمارەی ئەلکترۆنەکانی زیاتر بوو ئەوە چارج ئەلکترۆنەکە وەرەگرێت و ئەبێ بن نێگەتیڤ. لە هەر حاڵەتێکە لە هەر کاتێکە کە ئەتۆمێکم بینی چارجی لەگەڵا بوو چارجی پێوە بوو پۆزیتیڤ و نێگەتیڤ ئیتر من پێی ناڵێم ئەتۆم ئەڵێم ئەمە ئایۆنە باشە کەواتە کە زانیم ئایۆن چییە مەفروزە کە تێبگەم لەوەی کە ئایۆنیک بۆند لە چ کاتێکا دروستە بێ کەواتە ئایۆنیک بۆند ئەبێت چارجی لەگەڵا بێت باشە وازە هەتا ئێرە هەرچەنە ناتوانم گوێم لە جوابەکانتان بێت بەڵام هیوادارم کە بەڵێ بێ وەڵامەکەتان. ئایۆنیک بۆند چۆن دروستە بێت؟ ئایۆنیک بۆند لە نێوان
میتال و نان میتاڵە دروست ئەبێت. باشە ئایۆنیک بۆند لە نێوان میتال و نان میتاڵە دروست ئەبێت. ئەم دوانە هەرێک و تەبیعەتێکی تایبەتی خۆی هەیە. میتال حەز ئەکات کە ئلکترۆن ببەخشێ، نان میتال حەزەکە ئەلکترۆن وەربگرێت. ئەمە لە هەموو کاتێکە ئەم قسەیە ڕاستە. هەموو کاتێک میتال چیەکە ئەلکترۆن ئەبەخشێ، نان میتال ئەلکترۆن وەرئەگرێت. کاتە میتال ئەلکترۆن ئەبەخشێ، نان میتال ئەلکترۆن وەرئەگرێت. کە ئەلکترۆنی بەخشی لێرەیە ژمارەی ئەلکترۆنەکانی لە پرۆتۆنەکانی کەمتر ئەبێت. یعنی چی لێ هات؟ چارجەکەی بوو بە چیەکە ژمارە ئەلکترۆنی کەمتر بێت ئەبێ بە چارجی پرۆتۆنەکە و چارجی پۆزیتیڤ وەرئەگرێت. نان میتاڵەکە کە ئەلکترۆنەکە وەرئەگرێ چارجەکەی ئەبێ بە نێگەتیڤ، چونکە ژمارەی ئەلکترۆنەکانی زیاترە بێ لە ژمارەی پرۆتۆنەکانی، بۆیە چارجی نێگەتیڤ وەرئەگرێت. ئەمە بەم حاڵەتەیە نێگەتیڤ چارجەکە و پۆزیتیڤ چارجەکە زۆر بە خێرایی و زۆر بە تونی یەکتری کێشەکەن. کە یەکتریان کێش کرد و بە یەکەوە بەسراونەوە بۆندێک دروستە بێ لە نێوانانە کە پێی وترێت ئایۆنیک بۆند. ئەمە بە نسبەت ئایۆنیک بۆندەوە. ترتیبەکەیان تێکچوو. بەهەرحاڵ کۆڤەیلنت بۆند ئەمەیان لە نێوان دوو نان میتاڵە ئەم بۆندە دروست ئەبێ. نان میتالێک و نان میتالێکی تر. باش ئێمە وتمان نان میتالەکان حەزەکە چی بکە؟ ئەلکترۆن وەربگرێت، نەوەکو بیبەخشێ. لێرەیە کە ئەم ویستی ئەلکترۆن وەربگرێ و ئەو ویستی ئەلکترۆن وەربگرێت کەواتە چی ڕوئەیە؟ لێرەیە کە ئەم نان میتاڵە ئەلکترۆنی ویست، ئەم نان میتاڵەش ئەلکترۆنی ویست کێ هەیە پێیان ببەخشێ؟ کەس. بۆی چیەکەن ئەکەونە ڕێکەوتنێک ئەم دوانە ئەڵێن وەرە بە ئێمە یارمەتی یەکتری بین بەشکۆن ئەمە خوایە ئاخر لیڤڵی ئینەرجیەکەیان پڕ بێتەوە لە ئەلکترۆن، چونکە ڕاستەکەی هەم بۆندەی کە دروستە بێت تەنها لەبەر خاترەوەیە کە کۆتا لیڤڵی ئینەرجیەکەیان پڕ بێت لە ئەلکترۆن. چی ئەکەن ئەم دوانە؟ ئەلکترۆنەکە هاوبەشی پێەکەن. چۆن؟ نمونەی ئەمە هایدرۆجینە. هایدرۆجین ئەتۆمەکان تەنها یەک ئەلکترۆنیان هەیە. باشە لێرەیە هایدرۆجینێک و هایدرۆجینێکی کەم هەیە کە تەنها لە لیڤڵی ئینەرجیەکەیان چەند ئەلکترۆن هەیە؟ یەک ئەلکترۆن هەیە. ئەمە یەکی هەیە، ئەوە یەکی هەیە. هەردووکیشیان نان میتاڵن. ئەیانەوێ کە بگەنە حاڵەتێک کە ئیتر تەواو ئەمە تێر بۆ بێتن لە ئەلکترۆن چی ئەکەن؟ ئەبێ ئەلکترۆن وەربگرن. کەسیش نیە ئەلکترۆنیان پێ ببەخشێ، یارمەتی یەکتریەکەن ئەچن ئەم دوو ئەلکترۆنە هاوبەشی پێەکەن. چۆن هاوبەشی پێەکەن؟ ئەلکترۆنەکە بەم جۆرە لە نێوان هەردووکیانە دانم. کە ئەلکترۆنەکەم لە نێوان هەردووکیانە دانا، ئێمە وتمان یەکەم لیڤڵی ئینەرجی بە چەند دانە پڕە بێتەوە؟ تەنها بە دوو ئەلکترۆن پڕە بێتەوە. ئێستا هایدرۆجینە لیڤڵی ئینەرجیەکەی دوو ئەلکترۆنی تایە. ئەم هایدرۆجینەش بۆ خۆی لیڤڵی ئینەرجیەکەی دوو ئەلکترۆنی تایە. کاتە هەردووکیان گەشتونەتە حاڵەتە کە بە تەواوەتی لە ئەلکترۆنیان هەیە لە ئۆربیتی یەکەمیانەوە، چکە خوان هەر یەک ئۆربیتیان هەیە بۆ یاڵێن ئۆربیتی یەکەم. ئەگەر بینە سەر میتالێک بۆند دووبارە ئەمەیان چۆنە؟ ئەمیان هەروەکو بۆندەکانی کەوایە ئەتۆمێکە ئەوێ بگاتە حاڵەتێکە کۆتا لیڤڵی پڕ بێتەوە لە ئەلکترۆن. ئەمیان لە نێوان دوو میتاڵە دروست ئەبێت. تەمان میتاڵەکان هەمویان ئەیانەوێ ئەلکترۆن چی لێ بکەن؟ ببەخشن. ئەمە لە نێوان میتالێک و میتالێکی ترە. ئەمان چیان لێ ئەیانوێ ئەلکترۆن ببەخشن ڕێک بە پێچوانەی کۆڤەیلنت. کۆڤەیلنت هەردووکیانیانی سووری بگرن، بەڵام میتالێک هەردووکیانیانوێ بیبەخشن، چونکە ئێمە وتمان میتاڵەکان لە هەموو حاڵەتەکانە بۆی بگەن بەوەی کە
کۆتا لیڤڵیان پڕ بێتەوە لە ئەلکترۆن ئابەخشن. ئۆکەی کەم ئەلکترۆنی بەخشی بە و ئەویش بەخشیەوە بۆ ئەویش بەخشێتەوە بەم جۆرە ئەلکترۆن لە نێوان یانە یاری ئەکا وەکو یاری پینگ پۆنگ یان ئێوە ئەو یاریە بە تەنس ئەناسن وەکو یاری تەنس چۆن تۆپەکە فڕائیت بۆ برادەرەکەت کاری لەگەڵ ئەەکە ئەویش بە هەمان شێوە بۆ تۆی هەڵئایەتەوە لێرەیە تۆپەکە لە نێوان یانە یاری ئەکا. تۆپەکە لەم حاڵەتەی ئێمەیە ئەلکترۆنەکەیە کە لە نێوان ئەتۆمەکانە یاری ئەکا بەم جۆرەش بۆندی میتالیک دروست دەبێت پێوترێت میتالیک بۆند. ئیتر ئەمە زۆربەی سیفەتی مادە ئاسنەکانی دیاری کردووە کە لە کاتی خۆیان لە سێکشن 3 چاپتر 12 باسم کردووە لە ڤیددیۆکەیە ئەتوانی دووبارە بڕۆیتەوە ئەو وردەکاریانە گوێ لێ بگریتەوە بەڵام بۆ ئێستا بۆ ئەمەکە من بەسمە بە تۆی بگەێنم ئەوە نەزانیاریت هەبێت لە چاپتەری 12 بەسمە. ئێستاش دەستەکەین بە پێداچوونەوەی چاپتەری 13 لە سێکشن 1ەوە ئەوە بزانە کە هەموو زانیارانی کە ئێستا بە خێرایی لە چاپتەری 12 پێداچوونەوەمان کرد زۆر گرنگە بۆی کە تۆ ئاسانتر و جوانتر لە چاپتەری 13 تێبگەیت. چاپتەری یەکەم ئەڵام چاپتەری یەکەم سێکشنی یەکەمی باسی کیمیکەل ریاکشنەکانەکە بەلۆی کە باسی کیمیکەل ریاکشنکەین منەمێ باسی فیزیکەل ریاکشن بکەم اینجا بێمە سەر کیمیکەل ریاکشن بڵین جیاوازی ئەم دوانە چییە و چه سوودێکی هەیە بۆ من. فیزیکەل ریاکشنەکان ئەمە ئەبێتە پێداچوونەوەی قۆناغەکانی پێشترە چونکە تۆ لە پۆلی 6 و 7 باسی فیزیکەل ریاکشن کراوە بۆت. فیزیکەل ریاکشنەکان ئەو گۆڕانانەیان ئەو کارلێکانەیە کە تەنها ئەپێرنسیە ئەگۆڕێ. ئەپێرنس یعنی چی؟ یعنی شێوە. بۆ نمونە یەکێک کە قژی ئەگۆڕێت ڕەنگی قژی ئەکات ئەمە چی کردووە تەنها شێوەی گۆڕیوە ئەگینا کەسەکە هەر هەمان کەسە نەگۆڕاوە خۆی. ئەمە ئەگەر هەمان نمونە بەسەر مادەکانە باس بکەم نمونەی ئەتوانم وەرەقەت بۆ بێنم کە تۆ وەرەقەیەک بدڕێنی ئەمە تۆ تەنها شێوەی وەرەقەکەت گۆڕیوە ئەگەر نا وەرەقەکە هەر وەرەقەیە نەبوو بە مادەیەکی تر یان ئاو کە ئەمامت دواتر لە نیشانەکانی کیمیاییەکەیە باسی بکەم. یان تەختە ئەگەر ببڕیتەوە بە هەر شێوازێک بیبڕیتەوە تەختەکە هەر هەمان مادەیە نەگۆڕاوە نەبووە بە مادەیەکی نوێ کاتە لە فیزیکەل ریاکشنەکانە مادەی نوێ دروست نابێت. باشە no new substance. دەربارەی کیمیکەل ریاکشنەکان ئەوانن کە تایە مادەی نوێ دروست دەبێ new substance کە ئەم مادەیە هەم لە شێوە هەم لە پێکهاتەکەیە جیاوازە لە مادەی سەرەتا بۆ نمونە ئەو وەرەقەیە کە لە فیزیکەل چێنجە یان فیزیکەل ریاکشنە با بڵێم دڕاندمان و شێوەکەیمان گۆڕی لە کیمیکەل ریاکشنە ئەی سووتێنین بە سووتاندنی تۆ وەرەقەکە ئەبێ بە مادەیەکی تر ئەبێ بە خۆڵەمێش یان تەختەکەی کە بڕیمان بە شێوازی جۆرا و جۆر لە کیمیکەل ریاکشنە ئەگەر بیسووتێنی ئەبێ بە خەڵووس تەختە نامێنێ. لە کتێبەکە تا باسی کۆمەڵی نیشانەکە کاڵێت و بەم نیشانە ناتوانانی بیناسیتەوە کە ئەمە کیمیکەل ریاکشنە فیزیکەل ریاکشن نییە. بۆ نموناڵێ چی ئەڵێت گاز دروستە بێ بەبڵ دروستە بێ یان ئەڵێت پرسپتەی دروستە بێ سۆڵدێک دروستە بێت و ئەنیشێران ڕەنەکەی ئەگۆڕێ یانەوە تا ئینێرجی ئەگۆڕێ. جیهانی چی ئینێرجی ئەگۆڕێ؟ پێشتر لە سەرەتای دەوامە کە باسی بەشی بایۆلۆجیمانە کرد چەند جارێ ئەم قسەم دووبارە کردوتەوە وتم هەموو کیمیکەل ریاکشنەکان یان ئینێرجی وەرەگرێ یان ئینێرجی دەرەپارێنێ بەمەش گۆڕانکاری لە ئینێرجیا ڕوئەیە. باش بامە بخینە لاوە هەموو قسانەی کەوتمان گاز دروستە بێت و ڕەنگی ئەگۆڕێ و شێوەی ئەگۆڕێ ئەمانە بەس نییە بۆەوەی کە بە من بڵێت ئەم گۆڕانە کیمیاییە. بۆ نمونە تۆ کە ئاو گەرمەکەیتەوە ئاوەکە بێ بە هەڵمی ئاو بەڵام هیشتایی هەر ئاوە هەر H2O'یە یعنی مادەکە نەگۆڕاوە کاتە ڕاستترین و شەبەوەی کە من ئەم دوو ترمەی پێجیا بکەمەوە ئەوەیە کە بڵێم لە فیزیکەل ریاکشنە یان لە فیزیکەل چێنجەکانە no new substance form but in chemical reaction new substances form یعنی لە گۆڕانە کیمیاییەکانە مادەی تازە دروست ئەبێت. زۆر چاکە. ئێستینە سەر بابەتێکی تر کە چۆن مادەی نوێ دروست ئەبێت.
ئێمە وتمان هەموو مادەکان ئەتۆمەکانی ئەلکترۆنەکانی کە ئەمە لە چاپتەری 12 باسمان کرد چۆنن کارێک لەگەڵ یەکتریاکەن و بۆن دروستەکەن کێمیکەڵ بۆن دروستەکەن. اینجا بۆ ئەوەی کە من بتوانم و بمەوێت مادەیەکی نوێ دروستکەم ئەبێ ئەو کێمیکەڵ بۆندا تێک بشکێن و کێمیکەڵ بۆندی تر دروست بکەم. نمونە بۆ ئەمە وەکو لە کتێبەکەت باسی کردووە باسی کارێکی نێوان هایدرۆجین و کلۆرینەکات کە دوو هایدرۆجینی بۆ داناوی میش بە هەمان شێوە لێرەیە دوو هایدرۆجینە بۆ دانێم لەگەڵ دوو کلۆرینە. ئەڵێ بۆ ئەوەی کە کلۆرین ببێ بە مادەیەکی تر و هایدرۆجینەکە بێ بە مادەیەکی تر چی یەکەم کلۆرینەکە لە یەک جیاکەمەوە. یعنی چیم کرد؟ یعنی بۆندی نێوانیانم تێکیە تێکشکان. ئەبێ بۆندێکی نوێ دروستکەم من ئەم دوانم بە یەکەوە ئەبەستمەوە بە بۆندێکی شیمیایی نوێ بەمەش دوو مادەی ترم دەستکە و کە هایدرۆکلۆرایدە. باشە ئەمە ئەگەر بە کورتی و پوختی وەکو کتێبەکەت باسی بکەم بەم شێوەیە دوو هایدرۆجین دوو کلۆرینی پێیاوی ئەمە هایدرۆجینە ئەمە کلۆرینە ئەڵێ ئەم دوانە کاتێک کار لێک ئەکەن چیان لێیەت هایدرۆجینەکان لە یەک جیابنەوە وەکو چۆن لێرەیە بۆم کردی کرد و هایدرۆجینەکەم لە یەک جیا کردەوە کلۆرینەکەش بە هەمان شێوە لە یەکتری جیابنەوە و چی دروستەکەن دوو هایدرۆکلۆرین دروستەکەن بۆ تۆ وەکو چۆن هاتین ئەم هایدرۆجین ئەم کلۆرینەمان بەیەکەوە بەستەوە بەمە تۆ چیت کرد بۆندەکانی نێوانیانە تێکیە و بۆندی تازە دروست کرد بە دروستکردنی بۆندی تازە بۆ هۆکاریەوەی کە تۆ مادەیەکی نوێت دەستکەوێ. ئەوە نەمان بەس بوو بۆ سێکشنی یەک ئێستاینە سەر سێکشنی تو کە باسی chemical formula کات لەگەڵ chemical equations. chemical formula چیە لە سەرەتایە؟ بە بەکارهێنانی chemical formula تۆ توانی بە سادەترین شێوە بە ئاسانترین شێوە پێم بڵێ کە سەبستانێک چی تایە چ ئەتۆمێکی تایە و چەند دانەی تایە. ئەمە زۆر گرنگە چی و چەند سەبستانسەکەمان چی ئەتۆمێکی تایە و چەندانە لەو ئەتۆمەی تایە. بۆ نمونە وەک لە کتێبەکە تا باسی کردووە باسی H2O ئەکا. H2O ئەمە chemical formulەیەکە کە پێت ئەڵێت لە ناو ئاوە H2O هەیە. چی هەیە؟ H2O یعنی چی ئەم قسەیە؟ یعنی هایدرۆجینێکم هەیە لەگەڵ ئۆکسجینێک. چەند دانە لە هایدرۆجینەکە؟ دوو دانە. ئەی چەند دانە لە ئۆکسجینەکە؟ یەک دانە. یعنی پێوتی چی تایە و چەند دانەشی تایە. لێرەیە ئەو ژمارە بچکۆلەیە پێوترێت سبسکریپت. ژمارە دوو چی پێوترێ؟ سبسکریپت. پێم وایە دیار نییە؟ با دیارە ئایبێنە. ژمارە دوو پێوترێت سبسکریپت کە لە لای ڕاستی سمبڵی ئەتۆمەکەوە دانرێت. نمونەی کە چیمان هەیە؟ O2. O2 چییە؟ پێت ئەڵێت لە ناو ئەم سەبستانسەیە ئۆت هەیە ئۆکسجینت هەیە. چەند دانە لە ئۆکسجین؟ دوو دانە. ئەمەیان گلوکۆزە chemical فۆرمیلەکەی ئەڵێ C6H12O6. پێت ئەڵێ کە لە گلوکۆزێکە کاربۆنت هەیە هایدرۆجینت هەیە ئۆکسجینیشە هەیە. چەند کاربۆنە هەیە؟ 6 دانە چونکە وتێتی C6. ئەم سبسکریپتە بۆ سیەکەی ئاگادار بە بۆ ئێجەکە نییە. سبسکریپت دەمە لە لای ڕاستی سمبڵەکە دانرێت. ئەمە لە لای ڕاستی سیەوە دانراوە کەواتە چەند کاربۆنم هەیە؟ 6 دانە. H12 پێت ئەڵێ هایدرۆجینەکان 12 دانن. باش پێتەڵێ ئۆکسجینەکانی 6 دانن. ئەمە چییە؟ ئەمە من chemical فۆرمیلەم بەکارهێنا بۆی کە بە تۆ بڵێم زۆر بە ئاسانی زۆر بە کورتی لە ناو هەر یەکێک لەم سەبستانسەیە چی هەیە و چەند دانەی تایە. ئەگەر chemical فۆرمیلەکان نەبوایە ئەو وایە بەنووسین بمنووسایە هایدرۆجینێک و هایدرۆجینێکی تر یەکیان کرد بە chemical بۆندێک و دواتر هاتن لەگەڵ ئۆکسجینێکی کا یەکیان کرد. لاوانێ بڵێ ئینجاوە چیاتوانم ئەوە بڵم بەس ئادەی وەرە ئەمەیانم پێ بڵێ ئەبێ بڵێ کاربۆنێک و دانێکی تردانێکی 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 تر یەکیان گر دەگەڵ هایدرۆجین و دانێکی تردانێکی تر ئەها ئەبێ زۆر بڵم ئەم هایدرۆجینە و ئەو 12 جارە بێ بڵم هایدرۆجین لەگەڵ هایدرۆجینێکی تر. ئینجا بڵم
6 جار لەگەڵ ئۆکسجینێکی کەیە ئەمە زۆر دوور و درێژە و نووسینیشی زۆر ئیزعاجە زۆر بێزار دەکا بیریان لەوە کردەوە کە چی بکەن کیمیاگەرەکان بیریان لەوە کردەوە کە ئەم سەبستانسانە بە سیمبڵ و بە ژمارە پیشان بن بۆ یە کێمیکەڵ فۆرمیلەیان داهێنا ئاسانترین ڕێگەیە لە جاتی ئەو هەموو قسەیە بڵێم ئەو هەموو قسەیە بنووسم یەکسەر ئەڵێم C6H12O6 ڕەنگە بۆ سەبستانسێکی وەکو O2 بڵێ وتنی ئاسانترە و نووسینیشی ئاسانە بڵێ ئۆکسجینە لەگەڵ ئۆکسجینێکی ترایەکیان گرتووە بەڵام ئەی چی دەربارەی ئەو سەبستانسانەی کە ئەتۆمی زۆریان لە خۆگرتەوە بۆ نمونە گلوکۆز و زۆر سەبستانسی کەمان هەیە کە زۆر لەمە ئاڵۆسرە و زۆر لەمە زیاتری تایە کاتە ئاسانترین ڕێگە بۆ دەربڕینی هەموو ئەم سەبستانسانە بە شێوازێک کە هەموو کیمیاگەرەکانی جیهان لی تێبگەن ئەوەیە کە من کەمیکەڵ فۆرمیولە بەکاربێنم دووبارە یەک شتیکە ئەمێ تشک بخەمە سەری ئەویش سەبسکریپتە کە سەبسکریپت ئەو ژمارە بچکۆلانەیە کە لە تەنیشتی سیمبڵەکانە ئەنووسرێت ئاماژەی بووی کە ئەو مادەیە چەند ئەتۆمی هایدرۆجینی تایە یان چەند ئەتۆمی ئەو سیمبڵی تایە کە لە تەنیشتیەوە نووسراوە لە چاپتەری 12 کە باسی کیمیکەڵ بۆندەکانمان کردوتمان ئایۆنیک و کۆڤەیلنت و میتالیکمان هەیە لێرە زانە چۆن استفادە لەم معلوماتاکەی من ئەتوانم بەوەی کە زانیم بۆندەکەی چ جۆرێکە بتوانم کیمیکەڵ فۆرمیولە دابنێم بۆ نمونە دانانی کیمیکەڵ فۆرمیولەیەک لەگەڵ ناوهێنانی کیمیکەڵ فۆرمیولەیەک کە بۆ کۆڤەیلنت بۆند بێت جیاوازە لە ئایۆنیک بۆند لەم قۆناغی ئێوەیە و لەم چاپتەرە و لەم سێکشنەیە تەرکیزمان خستۆتە سەر ئەوەی کە چۆن کیمیکەڵ فۆرمیولە بۆ کۆڤەیلنت و ئایۆنیک بنووسین چیمان هەیە کۆڤەیلنتمان هەیە لەگەڵ ئایۆنیک کەمپاوندەکان کۆڤەیلنت کۆمپاوندەکان وتمان ئەوانن کە لە نێوان دوو نەنمیتەڵا دروست ئەبێت و ئەو نەنمیتەڵانە چیەکەن هاوبەشی بە ئەلکترۆنەکانیان ئەکەن چۆن ناویان ئەهێنم لێرە ئەم خشتەیە کە لە کتێبەکەشتا هاتووە زۆر گرنگە چونکە ناونانی یان نووسینی کیمیکەڵ فۆرمیلەکان و وتنیان پشت ئەبەچێت بەمەوە بەم خشتەیەوە و زۆر گرنگە کە بیزانی یعنی هەوڵ بە کە ئەمانە بناسیتەوە بۆ نمونە ئەگەر تەنها یەک نوع لەو ئەتۆمەم هەبێت لە مادەکەیە ئەڵێم مۆنۆ ئەگەر دوانم هەبێ ئەڵەم دای سیان ترای پۆر تێترا پێنتا هێکسا هێپتا ئۆکتا نۆنا ئەندێکە ئەمە زۆر زۆر گرنگە و بیزانە کە ئەڵەم بیزانە مەبەسم ئەوەیە کە با بڵێم لەبەریکە هەچەنە حەز ناکەم تۆ شتەکان بە لەبەر بیکەی زیاتر لی تێبکە وەک لەوەی کە لەبەریکەی و ڕۆژانش پێم وتون کە هیچ کاتێ لەگەڵ ئەوەیانیم هیچ شتێک لەبەرکەین بەڵام ئەمە ئەگەر چەند جارێک سێری ئەم خشتەیە بکەیتەوە زۆر ئاسان ئەتوانی پرفکسەکان جا بکەیتەوە و بزانی هەر پرفکسێک ئاماژەیە بە چ ژمارەیە خۆی نمونەی چی بۆ هێنایتێتەوە N2O لێرەیە سەبسکریپتەکە لە لای ڕاستی ئێنەکەەوە نووسراوە یعنی چی؟ یعنی دوو نایترۆجینە هەیە و by the way ئەمە کە سەبسکریپتی لە تەنیشتانیە بەواتای ئەوەیە کە تەنها یەکم هەیە لێرە کەواتە ئەگەر من سەبسکریپت بنووسم بۆ ئەمە ئەنووسم یەک بەڵام لە کیمیایە ئەم سەبسکریپتە نانووسرێت ژمارە یەک نانووسرێت بۆ یاتوانم نەینووسم بینووسم تۆزێ با بڵێن کیمیکەڵ فۆرمیلەکەم بۆ ناشرینەکە لەبەرەوە ژمارە یەک نانووسیت کەواتە هەر سیمبڵێک کە سەبسکریپتی لە تەنیشتانە بوو بەواتای ئەوەیە کە تەنها یەک دانەمان هەیە لەوە باشە کەواتە دوو نایترۆجین و یەک ئۆکسژینم هەیە چۆن ناوی ئەمە ئەڵێم دای نایترۆجین مۆنۆکساید وتم چی؟ دای یعنی ژمارە دوو دای نایترۆجین هەر لە دوای ئەویشەوە بەس من ئێمە خوارەوەی نووسم مۆنۆکساید ئۆکسایدەکە مەبەستی ئۆکسژێنە بەڵام بۆچی بوو بە ئۆکساید و ئەوانە ئەوە بۆ قۆناغی ئەوە داواکراونیە تەنها ئەوەنە بزانەکە لێرەیە چی بەکار هاتووە دای مۆنۆ پرفکس بەکار هاتووە کەواتە ئەم دوانە نایترۆجین و ئۆکسجین مێتاڵ نین و ئەلکترۆنیان لە بینی خۆیانە دابەش کردووە و بۆ ئەوەی کە ناویان بڵێم لەبەرەوەی کۆڤەیلنت بۆند هەیە لە نێوانیانە ئەڵێم دای نایترۆجین
مۆنۆکساید چیم کرد پرفکسەکانم بەکارهێنا. ئەی ئەگەر هاتوو بۆندی نێوانیان ئایۆنێک بێت بۆ ئایۆنیکەکان ئەگۆڕێ نمونەی ناو کتێبەکەت بەکاری هێنم لە کاتی شەرحکردنی ئەمەیە MgCl پێیاوی پێتەڵێ Mg چارجەکەی +2 Cl چارجەکەی -1. باش پێش هەموو شتێک گوتمان ئایۆنێک باند یعنی ئەبێت لە نێوان ئایۆنەکانەوە دروست بێت یعنی بێ ئەم ئەتۆمە چارجی هەبێت وەکوی بینی لێرە Mg چارجی هەیە Clش چارجی هەیە بەبێ چارج نەمنووسیوە بۆت بۆەوەی کە بزانی کە ئەم دوانە ئایۆنن. باش کە زانیم ئەم دوانە ئایۆنە سەرەتا باشی بکەم و ئەم +2 یعنی چی؟ +2 یعنی ژمارەی پرۆتۆنەکانی دوو جار گەورەترە نەک دوو هێندەیان دووجار یعنی دوو دانەی گەورەترە لە ئلکترۆنەکان بۆی مادەم ژماری پرۆتۆنەکانی زیاترە بە پلس دانرێت. Cl کە -1 واتە ژمارەی ئلکترۆنەکانی یەک دانی زیاتر لە پرۆتۆنەکە بۆیە چارجی ئلکترۆنەکەی وەرگرتووە نێگەتیڤ بوو یەک دانەشە چونکە یەک ئلکترۆنی زیاترە. زۆر چاکە لێرە منەمەوێ ئەم جوانە بە یەکەوە کەمیکەل فۆرمیلەکەیان بۆ بنووسم لەبەرەوەی ئایۆنێک بۆندن پێدەڵێ ئەبێ نێت چارجەکەی زیرۆ بێ. نێت چارج مەبەستی شیە مەبەستەوەی ئەم چارجە لەگەڵ ئەو چارجیا کۆ بکەیتەوە بکاتە 0. ئادەی من با بێم کۆیان کەمەوە 2 + -1 ئەمە دڵنیانیم ئەگەر لە ماثا خوێندە بێتان بەڵام هەچ کاتێک پلس و ماینس بە دوایەکەوە هاتن ئەبێت بە ماینس کەواتە بێت بە 2 - 1 ئەکاتە چەند 1 نێت چارجەکەی نەیکردە 0 کاتە لێرەیە هەڵەیەک هەیە ئەگەر من تەنها بنووسم MgCl هەڵەیەکی گەورەم کردووە چونکە نێت چارجەکەی نەیکردە 0 ئەبێت چی بکەم ئەبێ بیگەیەنمە 0 چۆن ئەگاتە 0 بۆی کە ئەمەش دوو بێ بۆی کە ئەوە بگاتە دوو ئەبێ ژمارە دوو لێرەدا بنێم بەما ئەم دووە کەڕەتی ئەم یەکاکەم ئەبێت بە -2 باشە کە ئەم دووەم کەڕەتی ئەم یەکا کرد ئەبێت بە -2 ئێستا نێت چارجەکەی ئەگەر دەربێنم ئەمە جاری یەکەم بوو پێش دووەکە لێرەیە دووەکەدانم ئەکاتە 2 + -2 کاتە 2 - 2 لێرەیە نێت چارجەکەی ئەبێت بە 0 مادەم بوو بە 0 کەواتە لێرەیە من ئەتوانم بنووسم MgCl2 بەم شێوازەیە کە تۆ ئەتوانیت ئایۆنیک کۆمپاوندەکان فۆرمولەیان بۆ بنووسی بەڵام من ڕێگەیەکی زۆر ئاسانم پێوت بووی لە ناو ڤیدیۆکەیە ئەو کاتێک کە هاتنە سەر ئەم سێکشنە هەڵبەتە زۆربەتان کێشتان لەگەڵ ئەوە هەبوو کە تێنە گەشت بوون لەی چۆن ئەمە ئاواکرا ئەمە خۆی ڕێگە باوەکەیە منەو کاتێک کە خوێندکار بووم لە قۆناغەکەی ئێوەیە کاتێم بابەتم خوێند چیم کرد ڕێگەیەکی زۆر ئاسانم بۆ خۆم دۆزی و ئەو ڕێگەیە لەگەڵ ئێوەیە شێرەکەم زۆر چاکە ئێستا کە تەختەکەم پاک کردوتەوە بە باسیەوەتان بۆ بکەم من لە ڕێگەکەی خۆما چیمە کرد ئەموت چارجی هەر یەکەیان ئەکەم بە سبسکریپت کامە بوو سبسکریپت ئەو ژمارە بچکۆلە بوو کە لە تەنیشتی سمبلەکان ئەنووسرا کە کردم بە سبسکریپت ناچم لە تەنیشت خۆیان بینووسم لە تەنیشت ئەوەی تەنیشتیا ئەینووسم بۆ MG سبسکریپتی 2 ئەهێنمە ئێرەوە سبسکریپتی CLەکە ئەهێنمە ئێرەوە ئەو کاتە چی دەرەچوو ئەگەر دووبارە لێرە بینووسمەوە MgCl +2 -1 بیکەم بە سبسکریپت هی ئەمەیان لە تەنیشت ئەوی کە ئەنووسم 2 هی ئەوەشیان لە تەنیشت ئێرە ئەنووسم 1 کاتە بوو بە چەند بوو بە Mg1 Cl2 بەڵام وەکو پێم وتن نمبر 1 نانووسرێت لە کیمیکەل فۆرمیلەکەیە بۆیە ئەبێ بە MgCl2 و لێرەیە من دڵنیام کە ئەم کیمیکەل فۆرمیلەیە بۆ مەگنیسیەم کلۆراید ڕاستە لەبەر ئەوەی کە چارجەکەیان کە کۆم کردەوە ئەکاتە 0 بەو ڕێگە باوەی کە تۆزە لەمە پێش لێرەیە نووسی بوو بەڵام ئەم ڕێگەیە ئاسانترین ڕێگەیە بۆی کە تۆ بە ئاسانترین شێوە
chemical فۆرمیلەکان بنووسی ئیتر هەمانە ژمارەی زۆر لەوە گەورەتریتیایە تۆ هەر یەکسەر ژمارەکان بکەی بە سەبسکریپت و ئەملا ئۆلای پێ بکەی ڕاست دەرەچێت chemical فۆرمیلەکە و ئەمە بەنسبەت chemical فۆرمیلەکان ئێسێنە سەر chemical equation لە chemical equationە هەموو chemical فۆرمیلانە بەکارەهێنە بۆی کە پێت بڵێت chemical reactionەکە چۆن ڕوویە بۆ نمونە C plus O2 ئەبێت بە چی؟ ئەبێت بە CO2 بە ئەمانە بێنمە ئەملاوە ئۆکەی سۆ لێرەیە ئەمەی کە تۆ ئەیبینی ئەم شێوەیە chemical equationە لە هەموو chemical equationێکە ئەم تیرەمان هەیە کە ئاماژە بەواکات مادەکان لێرەوە ڕۆشتون بۆ ئێرە لێرەوە بوون بەمە ئەوترێت reactant بەم بەشە بەشی لە تیرەکە لەکوێوە دەرچووە بۆ کوێ لەو شوێنێک کە لێوەی دەرچووە ئەوترێت reactant یعنی کارلێک ئەوانەی کە کارلێکیان کردووە و ئاماژە کات بەوەی کە چوو بۆ کوێ لێرە پێوترێت product یعنی بەرهەمەکەیەتی ئەمە کە ئەوانن کە کارلێکیان کردو ئەمە بەرهەمی ئەوانەیە کە کارلێکیان کردووە باشە تۆ لێرەیە ئەمە پێوترێت chemical equation لە chemical equation زۆر جار ژمارە ئەبینرێت بەڵام ئەم ژمارانە نا ژمارەی گەورە کە لە بەردەمیانە دابنرێت ئێستا لێرەیە پێویستمان پێی نییە دواتر باسی chemical equationەکەکەین کە پێویستی بە باڵانسکردنە ئەو ژمارە زۆر استیفادەی لێەکەین کە بۆ ژمارانە وتێت coefficient بۆ نمونە ئەگەر لێرەیە پێویست وایە نمبەر 2 لێرە هەبێت کە ژمارەیەکی گەورەیە بچووک نییە و لە لای ڕاستی سمبڵەکانیە بەوەترێت coefficient کاتە من دوو شتم خوێن subscript لەگەڵ coefficient کە coefficient لە chemical equationەکانە زۆر یارمەتیمەیە کە بتوانم باڵانس بە equationەکە بکەم ئەمە نمونەی equationێکی کەیە کە باڵانس نەبووە بە واتای چیە هەر جارە equationەکەت بۆ هات و باسی وشەی باڵانسینی کرد پێیوتی ئەم equationم بۆ باڵانسکە یەکسەر لە تیرەکەوە بیکە بە دوو کەرتەوە کەرتی reactant و کەرتی پرۆداکتەکان باش لێرەیە بە شێوازی فۆرمیلەکانە بۆ دەرەکەوێت کە من هایدرۆجین و ئۆکسجینم هەیە ئەبێ لەو لاش هایدرۆجین و ئۆکسجین هەبێت لەم فۆرمیلیا چیم هەیە هایدرۆجین و ئۆکسجین کاتە تەواوە تا ئێرە ژمارەکانیان چەنە هایدرۆجین لێرەیە سبسکریپتی توی لەگەڵایە کاتە دوو هایدرۆجینم هەیە ئۆکسجینیش بە هەمان شێوە دوودانە لێرە هایدرۆجین دوودانم هەیە ئۆکسجین یەک دانم هەیە باڵانس نییە ئەم ئیکویشنە چونکە ژمارەی ئۆکسجینەکە یەکسان نییە ئەبێت چەند ئەتۆمم هەبێت لێرەشەوە نەم هەبێت چەند دانە لەو ئەتۆمەم هەبێت لێرەش بە هەمان شێوە ئەوە نەم لەوە هەبێت سۆ بۆ ئەوەی کە ئەمە باڵانس بکەمە بێت دوو ئۆکسجینم هەبێت چی یەکەم ناچم سەبسکریپی دوو لە بەردەم ئۆکەیا دابنم چونکە لێرە مادەکە گۆڕێ H2O2 هایدرۆجین پێرۆکسایدە ئاگادار بە کە مادێکی زۆر زیان بەخشە بەڵام H2O ئاو هیچ زەرێکی نییە کاتە بە گۆڕنی بچووکترین ژمارەی سەبسکریپ لە کیمیکە فۆرمیلەیەک مادەکەش ئەگۆڕێ من نامەوێت ئەمە بکەم من نەمەوێ ئەم ئیکویشنە هاوسەنگ بکەم چۆنی کەم بە زیادکردنی coefficient دوو لێرەدا ئەنێم طبعا لێرەیە ژمارەی coefficient و سەبسکریپتەکان کەڕەت ئەکرێت باشە دوو کەڕەتی دوو چوار کاتە 4 هایدرۆجینم هەیە بۆ چونکە پێتەڵە دوو دانە H2 هەیە دوو دانای H2 یعنی H باشە یعنی کاتە چەندە کاتە 4 باشە دوو کەڕەتی یەک ئەکاتە دوو کەواتە چەند ئۆکسجینم هەیە دوو لێرە من ژمارەی ئۆکسجین و ئۆکسجینەکەم یەکسان کرد کێشەم نییە بەڵام سێرەکەم هایدرۆجین لێرەیە 4 دانم هەیە لێرە تەنها دووم هەیە کاتە دووبارە ئیکویشنەکەم باڵانس نییە ئەبێت چی بکەم ئەبێت ئەمە بکەم بە 4 چۆن بیکەم بە 4 مادەم سەبسکریپتی دوی لەگەڵا ئەبێ کەڕەتی دوی بکەم بەچی بەوەی کە کۆفیشنتی دوی بۆ زیاد بکەم ئێستا من ئیکویشنەکەم هاوسەنگە بەم جۆرە ئیکویشنەکان هاوسەنگەکەی هەموو جارێ ئەبێ ژمارەی ریاکتنت و ژمارەی پرۆدەکتەکان بژمێری اینجا بێ بزانی چی نوقسانە کەڕەتی چەندی کەم هەتا باڵانس بێت ئەوە ئەو ژمارەیە بە کۆفیشنت لە بەردەمی ئەو ئەتۆمەیە دانم کە باڵانسیەکەی تێکیاوە
لێرەیە دووبارە ئەگەر بیشمێرمەوە هایدرۆژینەکانم 2 کەڕەتی 2 ئەکاتە چەند؟ ئەکاتە 4 کاتە 4 هایدرۆژینم لێرە هەیە و 2 ئۆکسیژینم لێرە هەیە. By the way ئەوە من بەدەست ئەو ماجیکەم سڕیەوە دوایەچم دەست ئەسڕۆم ئێوە هیچ کاتە بەدەست ماجیک مەستنەوە لەسەر بۆردا باشە غەڵەتێکی گەورەیە. I can't believe you've done this. Okay, ئێستا لەم سێکشنەیە باسی جۆرەکانی chemical reactionەکەین. Types of chemical reaction. Synthesis reaction, decomposition reaction, single displacement reaction, and double displacement reaction. بارێکێکەمەوە اینجا هێکەیەکە باسی هەرێکێ لەمانەکەین و زۆر بە کورتی تێتانەگەێنم جیاوازی نێوانیان چییە و بۆ چیش بەکاریان. یەکەم دانا بە سینتێسیس دەست پێ یەکەم سینتێسیس ئەم وشەیە خۆی بەواتای چیەت؟ بەواتای دروستکردنیە فۆرمین. ئۆڕێک لە ئەم جۆرە ریاکشنانەیە مادەی نوێ دروست ئەبێت دوو مادەیەک هەگرن و مادەیەکی تر دروست ئەەکەن. بۆی کە من بزانم لە سینتێسیس ریاکشنە چی ڕوئەیە زۆر بە ئاسانی توانم پیتەکان بەکاربێنم بۆ نموناڵی A plus B ئەبێ بە چی ئەمە؟ ئەبێت بە AB. ئەیبەکە بەیەکەوەیە ینی هەردووکی یەکدانەیە. کاتە چی ڕوویا؟ فۆرمین ڕوویا. نمونە بۆ ئەمەیان NaCl NaCl2 کە ئەبێت بە NaCl. ئەمە باڵانسمان بۆ کردووە کاڵێ 2Na plus Cl2 ئەکاتە 2NaCl. ژمارەی سیاڵەکان 2 لێرە لێرەش 2 Na 2 لێرە لێرەشان هەردووە. باشە بۆ decomposition reaction سەرەتا وشەی decomposing بەواتای breaking downیە بەواتای تێکشکانیە کەواتە بەواتای چییە؟ decomposing بەواتای breaking downیە یعنی تێکشکان. ئەمەیان چۆن بە حرفەکان ئەتوانم ئاماژەی پێ بکەم بۆی کە بڵێم ئەیبیەکە تێک ئەشکێ بۆ A plus B یعنی ڕێک پێچەوانەی چییە؟ ڕێک پێچەوانەی سینتێسیزە. نمونە بۆ ئەمە کێیە؟ ئەم ئیکویشنە نمونەیەکە بۆ decomposing reaction چونکە H2CO3 تێک ئەشکێ breakdownەکە decomposeەکە بۆ H2O plus CO2 زۆر چاکە. ئەمەم کرد بۆی بڵێن کە مامۆستاکەمان زۆر کوڵە فەنوو نەزانێ. ئۆکەی لێرەیە کە باسی سینتێسیس و دیکۆمپۆزیشنمان کرد یینە سەر سینگل دیپلیسمنت و دەبل دیپلیسمنت کەمانیش دوو جۆریکەی کیمیکەل ریاکشنەکانن. ئەمان چۆن ڕوئەیە؟ ئێمە ئەڵێن AB ئەوەی کە باسمان کرد پێک هات لەگەڵ چییە؟ لەگەڵ سیە. ئەبێت بە چی؟ چیمان بۆ دروستەکە؟ AC-مان بۆ دروستەکە plus B. ئەگەر سرنج بن لێرەیە چی بوو؟ بیەکەمان هێنایە ئەم دیو سیەکەمان بردە ئەوێ وەکو ناوەکەی ئەڵێ single displacement واتە یەک دانا ئاڵوگۆڕەکرێت یەک لە ئەتۆمەکان ئاڵوگۆڕەکرێت کە سی و بیەکە بوو ئاڵوگۆڕمان پێکردن بەوەش AB plus C بوو بە AC plus B. نمونە بۆ ئەم جۆرە ریاکشنە کامانەیە لێرە لەم ئیکویشنە چی ڕوویاوە؟ زیێنەکە چۆتە جێگەی CLەکە ئەمە دەوری سیە بینێ ئەمە دەوری بیە بینێ لێرەیە سی و بیەکە ئاڵوگۆڕ بووە لێرەشە ZN و HCl ئاڵوگۆڕ بوو بۆ بە ZNCl لەگەڵ H زۆر چاکە. ئۆکەی لە جۆری کۆتاییە کە double displacement reactionە چی ڕوئەیە؟ ئەڵێن AB plus CD ئەگۆڕێ بۆچی AC plus BD AB ئەبێ بە AC CD ئەبێ بە BD. ئەمە ریاکشنەکەیە. نمونەی لەم جۆرە ئیکویشنە و لەم جۆرە ریاکشنە کامەیە؟ ئەمەیە کە NaCl لەگەڵ AgF ئەگەر سەرنج بێ سەرەکەی چ شتێک ئەگۆڕێ ئەیجەکە چێتە شوێنی NaNAەکەیەتە شوێنی AG ئەبێ بە NaF AgCl.
بەم جۆرە کۆتایی بەم چاپتەرش هات کۆتایی بەم یونتەش ئەهێنین. ئەمە کۆتایی چاپتەری سیانزە بوو بەڵام بەر لەوەی کۆتایی بە ڤیدۆکە بێنم وەکو بەڵێنم پیا بوون کە هۆمۆرکەکەتان بۆ شیکار بکەمەوە. ئەمە نمونەی یەکەمی هۆمۆرکەکەتانە کە چۆن شیکاریەکەی. وەکوتمان هەموو کەمیکە ڕیاکشنێک تیری تایە تۆ توانین لە تیرەکەەوە پێکەی بە دوو کەرتەوە. کەرتی ریاکتنت و کەرتی پرۆدەکتەکان. لە ریاکتنتەکاندا سێری بکە بزانە چیت هەیە. من لێرەیە پۆتاسیۆمە بینم کەی ئۆ هەیە ئێچ هەیە لێرە ئێجەکە دووبارەیە ناینووسمەوە پی ئۆ دووبارەیە ناینووسمەوە کاتە لێرەشە بە هەمان شێوە کەیم هەیە ئۆم هەیە ئەیجم هەیە پیشم هەیە. ئەینجا بڵام چەندانم هەیە لە هەریەکەیان لێرە تەنها یەکەیم هەیە ئۆ ئەمە یەک ئەوە چوار کەواتە 5 ئۆم هەیە ئەیچ ئەمە یەک ئەمە سێ چوارم هەیە پی تەنها یەکم هەیە. کەی لێرەیە ئەمە سێدانم هەیە ئۆ لێرە چوار لێرە یەک ئەمە 5 ئەیچ لێرە دوودانم هەیە پی لێرە یەکدانم هەیە. کاتەگەر سێریکەی ژمارەی ئۆکسجینەکانم یەکسانە ژمارەی پیەکانیشم یەکسانە بەڵام ئەیجی و کە یەکەم هاوتانیە بۆکو یەک نییە بۆیە بێ یەکسانی کەم بەیەکێکیان دەست پێکەم لە کەیەوە دەست پێکەم بۆ وەی کە ئەمە هاوتاکەم ئەبێت لێرە کەی کەڕەتی سی بکەم ئینجا بێت دووبارە بیژمێریتەوە لێرە سێ کەیت هەیە کاتە ژمارەی کەی ئەبێت بە سێ چەند ئۆت هەیە ئەمە چوار ئەمەش سێ حەوت ئۆت هەیە. چەند ئەیجێ هەیە لێرە سیانێ هەیە لێرەش سێ ئەبێ بە 6. چەند پیت هەیە پی هەریەکە لێرە ژماری پیەکە ناگۆڕێ. ئەوکەی ئێستا ژمارەی کەیەکە هاوسەنگە بەڵام ژمارەی ئۆکسجین لێرە حەوتە لێرە 5 هاوسەنگ نییە. ژمارەی هایدرۆجین لێرە 6 لێرە 2 هاوسەنگ نییە. ئەبێ چی بکەم ئەبێ بێم هاوسەنگیان کەم خۆشبەختانە ئێج و ئۆکە بەیەکەوەیە کەواتە توانم بۆەوەی کە هەردووکیان هاوسەنگکەم کەڕەتی چەنی بکەم کەڕەتی سەیەکەم ئەم لاش. ئەم سێە لەبەر ئەوە نییە کە لێرە سێمدا ناوە لێرەش سێدا بنێم زۆر جار ئەگۆڕێ شرت نییە وەکو ئەوەی ئەولا بێت. لێرە سێ کەڕەتی دوو ئەکاتە 6 کاتە ژمارەی هایدرۆجینەکانم بوو بە 6 یەکسان بوو سێ کەڕەتی یەک ئەکاتە سێ کاتە لێرە سێ ئۆکسجینم هەیە لێرەش 4 ئۆکسجینم هەیە بۆ چەند ژمارەی ئۆکسجینەکان حەوت. بەمەش ئەم ئیکوێشنەم باڵانس کرد. لێرەیە کۆتایی بەوانەکە هێرین پێداچوونەوە یونیتی Fمان کرد 2 چاپتەر و ئەو هەموو سێکشنەمان تەواو کرد تەمان بە ئازایەتی ئێوە بوو زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بەردەوام بوون. هەر پرسیارێکیش هەبوو هەر بابەتێک ناڕوون بوو توانن بپرسن و کاتێکی خۆش.